بینەرانی بە ڕێزم کاتتان باش. بارودۆخی عێراق تا دێت لە ڕووی سیاسیەوە گەرموگوڕی زیاتر بەخۆوە دەبینێت لە نێودرین ئەو ڕوودا و پەرسەندنانی کە لە عێراقدا ڕوویدا. تێپەڕاندنی بودجەی گشتی عێراق بوو بۆ ساڵی 2013 بەبێ بەشداری کورد و بەبێ جێبەجێکردنی خواستەکانی کورد و بەبێ گوێگرتن لەو داخوازیانەی کە کورد دەویست لە نێو بودجەی گشتی عێراقدا جێ بکاتەوە. لێرە و لەوێ زۆر جار باس لەوە دەکرێت کە عێراق ڕۆ دیکتاتۆریەت یان بە زمانێکی تر ڕۆ تاگڕەوی هەنگاو دەنێت. ئایا لە ئێستادا بەڕاستی عێراق ڕۆ دیکتاتۆریەتێکی تر هەنگاو دەنێت؟ ئەگەر ڕۆ دیکتاتۆریەت هەنگاو دەنێت کەواتە هەڵوێستی پێکهاتەکانی تری عێراق بەگشتی و کوردیش بە تایبەتی دەربارەی بەرەو دیکتاتۆریەت چوونەوەی عێراق چییە؟ کورد دەتوانێت چی بکات بۆ ئەوەی ڕێبگرێت لەوەی کە عێراق جارێکی تر بەرەو دیکتاتۆریەت بڕواتەوە؟ بۆچی لە پەسەندکردنی بودجەی ساڵی 2013 عێراقدا گوێ لە کورد نەگیرە؟ ئایا کەمتەرخەمیەکە لە بەرپرسانی کوردەوە بوو لە بەغدا یان لەو دەنگۆیانەوە سەرچاوەی گرت، لەو هەوڵانەوە سەرچاوەی گرت کە ماوەیەکی زۆرە لیستی دەوڵەتی یاسا باسی لێوە دەکات و قسە لەسەر ئەوە دەکات کە لەمە بەدووە هەنگاو بەرەو ئەوە دەنێن کە زۆرینە لە عێراقدا حکوم بکات. بۆ قسەکردن لەسەر تەواوی گرژ و ئاڵۆزیەکانی ئێستای عێراق و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە چاپێکەوتنی ئەم هەفتەیەدا میوانداری دکتۆر ڕۆژنووری شاوەیس جێگری سەرۆکوەزیرانی کۆماری عێراقمان کردووە. کاک دکتۆر بەخێر بێت بۆ چاپێکەوتنی کەناڵی ئەناردی. زۆر سوپاس بژیت. کاک دکتۆر با لەوە دەست پێ بکەم، ئایا پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لە ئێستاە ئەتوانین بڵێن گەیشتۆتە دابڕان یان ئەو پەیوەندیانە ئێستا لە چه ئاستێکدان؟ ئیمڕۆ کە باسی ئیمڕۆ بکەی پاش ئەوەی کە لە بەغدا بڕیاری یەکلایەنەی بوزەوەری گیرا بەبێ ڕەچاوکردنی ڕێی کورد، ڕێی هەموو گەلی کوردستان، ئەتوانم بڵێم دابڕان نا بە شێوەیەکی قەتعی بڵێن دابڕانە، بەڵام لە عینی وەختشا بە تەنگژەیەکی قورسا تێپەڕێ. بەڵێ ئەم تەنگەژێ بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ ئایا کوردە سەرم هەڵوێستی ئێستای ئەمێنێت و بەغا بەجێ ئەهێڵێت یان بە یەکجاری بڕیاری کشانەوە ئەدا لە بەغدا لە چ لە نێو پەرلەمان و چ لە نێو حکوومەتە؟ پاش ئەو بڕیارەوەگرتنە سەرۆکایەتی هەرێم نوێنەرانی کوردی لە بەغا هەموو بان کردەوە کوردستان و لە کوردستان ئێمە کۆبووینەوە لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم، سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و وەزیرە کوردەکان لەگەڵ سەرۆکی کورد لە کوردەکان لە پەرلەمانی فیدرالی عێراقدا بڵین و لەم کۆبوونەوەیە تاوتۆی وەسعەکەمان کرد. لە ئەنجامدا بڕیاری ئەوە درا کە ئەم بابەتە پێویستی بە دراستێکی قوڵ هەیە و لێکدانەوەیەکی بنەڕەتی هەیە، بۆیە پێویستە بەرپرسانی کورد لە بەغدا لێرە بمێننەوە و لەگەڵ سەرکردایەتیەکانە و سەرکردایەتی حەزبەکان گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەن و لێکی بدەنەوە و دراسەتی بکەن بۆی بڕیارێکی ڕاست وەربگیرێ. وەڵامیش بۆ پرسیارەکەیتەوە هەموو احتیمالات کراوەیە. ئەوەی کە من بە چاکی ئەزانم ئەوەیە تەنیا کە پێویستە ئەم مەوزوعە زۆر بەوردی دراسە بکرێ و بڕیارێ وەربگیرێ. ئەم بڕیارە پێش هەموو شتێ مەسلحەتی گەلی کوردستان، مەسلحەتە ڕەواکانی گەلی کوردستان پارێزێ، لە هەمان کاتیشا پاڵپشت بێ بۆ پرۆسەسی دیموکراتیەت و تعەدودیەت و فدرالیەت لە عێراق. یعنی کشانەوە لە پرۆسی سیاسی عێراق یەکێکە لەو ئەگەرە کراوانێک کە لە بەردەمی کوردایە؟ ئەو بڕیارە نەدراوە لە حقەتە، بڵین بڕیاری وا دراوە، ئەو بڕیارە نەدراوە، بەڵام ئەگەرێکی مەفتوحە. کورد کە زانی هاوپەیمانێتی نایگەێنێتە ئەو ئەمانجانەی کە ڕەوان و ڕاستن و مەسلحەتی هەموو گەلی عێراقی تایە و بڵین پاپۆڕی حکوم بەرەوە ئیتیجاهێکی معاکس ئەڕوا، ئەو وەختە بە تاکید کورد هەنگاوێکی ترە هاوێژێ و هەڵوێستێکی ترێ بێت. بەڵێ تا چەند ئەگەری کشانەوە لە پرۆسی سیاسی لە عێراق یەکێک لە ئەگەرە زۆر نزیکەکانە؟ کشانەوە لە پرۆسی سیاسی دروست نییە، بەس بڵین کشانەوە
لە شێوەی حکومدارەتی بڵێن لە حکومەت کشانەوە لە حکومە پرۆسەی سیاسی هەموو پرۆسەسەکەیە تۆ ئەگە لە حکومەتیش بکشیتەوە لە پەرلەمانە لەوانەیە بە هێشتا بەشداربی لە پەرلەمانیش بکشیتەوە لەوانەیە ئاڵ و گۆڕی ڕاو بۆ چوون لەگەڵ حزبەکانی ترە هەر بەردەوام بێت تەحالوفاتە هەر بەردەوام بێ بەرەو گۆڕین ئیش بکەی بەرەو گۆڕان ئیش بکەی ئەمە پرۆسەسی سیاسی پێڵێن بەگشتی ئەمە مەسەلەی بەشداریکردن لە حکوومەتی فدرالە یا بەشداریکردن لە پەرلەمانی فدرالی عێراقا ئەمە مەسەلەیە کە باسی لەکرێ ئایا وەختی ئەوە هاتووە کورد بکشێتەوە هێشتا وەختی ئەوە نەهاتووە یا چه هەنگاوی پێویستە بەهاوێژرێ ئەوەی من ئێستا ئەتوانم بیڵێم ئێمە گەیشتوونەتە حەدێک بۆنی ئەوەی لێ کە تاکڕەوی تایە بڕیارێک بە شێوەی گشتی بە تاکڕەوی وەرگیراوە و بەداخەوە هاوپەیمانی ئێمە وەریگرتووە کە تەحالوفی وەتەنیە تا ئێستا بۆ ناسراوکە هاوپەیمانی کووردە و 10 ساڵە بەیەکەوە ئیشمان کردووە سەرکردایەتی بڵین کورد و ئەو هاوپەیمانانە سەرکردایەتی ئەم پرۆسەسە سیاسی هەمان کردووە لە عێراقا و عێراقی تازەمان پێکێناوە پێکەوە دەستورمان وسیوەتۆ پێکەوە دەنگمان لەسەرداوە پێکەوە هەڵبژاردەکانمان کردووە سێ حکومەتمان دروست کردووە ئێستا ڕەچاوی ئەوە کرێ کە ئەم لایەنە ڕەچاوی دەنگ و بۆچوونی گەلی کوردستان و نوێنەرانی گەلی کوردستان لە پەرلەمانی کوردستانە لە پەرلەمانی عێراقا ناکات و بە یەکلایەنە بڕیارێکی وا گرنگ وەرەگرێ کە هەرچەنە مەجاالەوە هەبوو کە زیاتر گفتوگوی لەسەر بکرێ و هەردوولا بگەنە حەلێکی وەسەط کە تەمسیلی ڕێی هەردوولا بکە ئەم دەرگایەدا نەخرابوو لە حەقدا بەس ئەوان ممکنە هۆیان زۆر بێگەری سەر لێکی بداتەوە ئەو بڕیاریان وەرگرت ئەم نوع بۆ چوونایە ئەم نوع تەسەڕوفات لە حەقەتە نیشانەی ئەوە ئەدا کە تەندەنسێک هەیە بەرەو ئەوەی کە پێکهاتەیە لە پێکهاتەکانی عێراق بێوێ بە تاقی تەنیا بڕیاردا لە مستەقبەل و داهاتوو ئیمڕۆی ئەو وڵاتە ئێمە ڕاوبۆچوومان وەکو گەلی کوردستان وەکو حزبە کوردستانیەکان بەگشتی عێراق لە سێ پێکهاتی ئەساسی پێکهاتووە و ئەم وڵاتە لەلایەن یەک پێکهاتەوە ناکرێ حکوم بکرێ بگرە لەلایەن دوو پێکهاتەشەوە ناکرێ حکوم بکرێ ئەبێ هەر سێ پێکهاتە کە بەشدار بن لە حکومی ئەو وڵاتە و بەشداری ئەم سێ پێکهاتەیە بێ لەسەر سێ بنەمای ئەساسی بن کە هەموو متتەفق بووین لەسەری لە هەموو ڕێکەوتنەکانەوە هەتا لە دەستوریشا بۆ شێوەی نووسراوەتەوە ئەم سێ بنەمایە شەراکەتە تەوافقە و تەوازونە. بەڵێ کاک دکتۆر ئەوەی کە ئێستا پرسیار و ڕۆبەڕووی بەرپرسانی کورد دەکرێتەوە لە بەغا کە بەڕێزی شدێکێک لە پۆستە باڵاکانی کورد عێراقت بەدەستەوەیە ئەوەیە کە بۆچی نوێنەرانی کورد لەسەر هیچ پرسێکی تر نەیانگەیاندا ئەم لووتکەی ئاڵۆزیە ئێستا کێشەکە هەمووی لە پارەی کری کۆمپانیا نەوتیەکان کە لە هەرێمی کوردستانە کارەکەن کۆکراوەوە کە لە بودجا جێ نەکراوەوە و کوردەم هەڵوێسێ بەرامبەر وەرەگرێ ئەوترێت کە بۆ لەسەر مادەی 140 نوێنەرانی کورد هەڵوێستێکی لەم جۆرەیان وەرنەگرت و هەڕەشی کشانەوەیان نەکرد هەڵوێستەکە تەنیا لەسەر مادەی لەسەر مۆزوعی نەوت نییە هەڵوێستەکە لەسەر ئەو تاکڕەویە وەرگرتنی بڕیار بەو شێوەیە نەک مۆزوعەکە چ مۆزوعەکە هەڵوێست لە حەقەتە بەگشتی بۆ ئەوەیە بە شێوەیەک ئیش بکرێ کە بڕیاری ڕاست و دروست لە بابەتەکانی تریش بدرێ چ مۆزوعی پێشمەرگەیە چ مۆزوعی مادە 140 چ مۆزوعی بودجە و میزانیەتە ئمڕۆ کە گەیشتە ئەو حەدەی یەک لایەن بە یەک لایەنە و بێڕەچاوکردنی ڕێی تەرەفی مقابل کە لە ئەساسا حەلیفیشێتی بچێ بڕیارێ وەربگرێ و بێ ئەو بڕیارە فەرزکە بەسەریا غەڵەتەکە لێرە ئەمە هەڵوێستیە بێت چونکە ئەگە تۆ لێرە هەڵوێست وەرنەگری هەر شتێ بێ مۆزوعەکە ئەگەر لێرە هەڵوێست وەرنەگری دوا ڕۆژ موازی ئیتر دێتە پێشەوە زۆر گرنگتر و موقعی تۆ ڕۆژ بە ڕۆژ زایفترە بێت. بەڵێ ئەی دەربارەی خاڵەکانی تری ناکۆکی کورد لە مەسەلەی بودجەی گشتی 2013 عێراقا جگە لە کری کۆمپانیا نەوتیەکان لەسەر چ خاڵێکی تر ناکۆکردنەوە ئێمە لەسەر سیغەی داڕشتنی ئەو فەقرەی پەیوەندیە پێشمەرگەوە هەیە ناکۆچین ئێمە هێشتا لەسەر مۆزوعی مادە 140 ناکۆچین چکە قانونێ تەقدیم کراوە تا ئێستا مناقشەی نەکراوە لە پەرلەمانە
ئێمە بەگشتی لەسەر مۆزوعی پەیوەندی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال پەیوەندی و تەنسیق لە بینی هەردوولا زۆر تەواونین زۆر تەبانین ئەم مۆزوعە نەماوەتەوە و کێشەیەکن لە ضمنی پرۆسەسی ئیدارەی حکومە ئەبرێ بەڕێ و مناقەشەی لەسەرەکرێ و لە سراحێکی سیاسیان لە مۆزوعە. کاک دکتۆر پرسیاری ئەوەکرێت کە ئەگەر ئێوە لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر ئەم هەموو خاڵە لە نێو بودجەی گشتی 2013 ناکۆکن ئەیکەواتە بۆچی لە ئەنجومەنی وەزیرانە ئەم بودجەیە لەلایەن بەڕێستانەوە ئیمزاکرا لایەن وەزیرە کوردەکانەوە ئیمزاکرا؟ مەسەلە لەسەر بودجە نییە بۆ خۆی باسم کرد یان ئەو خلافانە ئەو مادانە قسمێکی ئەچێتە ناو بودجەوە چەندی بۆ تەرخانەکرێ بۆ مادە 140 مەسەلە ئەو مەبلەغە ئێستا تەرخان کراوە ناڵێن زۆرە لە هەمان کاتیشە کەم نییە و بۆ جانبێکی بچووکی مادە 140 تەرخان کراوە بۆ میسال تەنیا بۆ تەطبیع چەند ساڵە هەنگاوراوە خەڵک هاتۆتەوە کەرکووک تعویز دراوە خەڵکە کەرکووکەوە ڕۆشتۆتەوە بۆ جنوب تعویزیان پێدراوە ئەمانە هەمووی ساڵ بە ساڵ ئیشی لەسەرکراوە بەس مەسەلەی گرنگتر ماوەتەوە مەسەلەی یاریکردن بە حدودە ئیداریەکان پارچە پارچەکردنی کەرکووک و دابشکردنی بەسەر تکریت و باقوبە و شوێنی ترە کە لە هینی شکلی ئەساسی و لە وەزعی ئەساسی کەرکووکی تێگاوە بە پێی سیاسەتێکی دارەڕژراوی بەعس بۆ ئەوەی باری قومی و نەتەوایەتی کەرکووک تێک بچێ ئەمە مەسەلەیەکی گرنگە کە لە بودجە نییە بەس لە دەرەوەی بودجە ئێمە مناقەشاتی لەسەرەکەین و کاری لەسەرەکەین. مادەکانی تر مەسەلا کارێک چۆن ئەکرێت سەلاحیات هیچ لایەکە چۆن فەسڵەکرێ ئەم سەلاحیاتانە خۆی عادەتەن لە نظامی فدرالیە لە متەتەوەرترین نظامی فدرالیە دنیا ئەگەر سەیری بکەی دائما صلاحيات هي لبيني هرم ولبيني حكومتي فدرالة حكومتي فدرال دائما هولها صلاحيات هي هرم كم كاتو هرم هولها دائما يا صلاحياتي خوي زياد كا يا بي باريزي اما امانه صلاحياتي قومان ما في دستور بباريزين ام نوع مناقشات يعني ام نوع خبات ام نوع كاركي كاين لبغداد لتشوارچوي يا سايب الجانيه بالكل دروي يا سايب الجانيه زوج تيتر لحقتها الانسان داخلي تفاصيل به اساسي مشكله